وەزیرە لە هەڤاتنا ڕژێما سووریە دەبێژێ بێت و ئەوەیەکی چارەسەریان ناوچێن کوردیژە چارەسەریان ناوچێن دنیە سووریە نایە جوداکردن و ڕژێمە ئەسەد وێ چەندێ ڕەت دەکێ و تۆ تایبەتمەندیان نادێت توپێک هاتیان ویانژی پارێزگەهەکێ. علی حەیدەر وەزیرە لە هەڤاتنا ڕژێما سووریە ڕاگەهاند کۆ بێرکردن لە جوداکردنا چارەسەریان و بەخشینە تایبەتمەندیان بۆ هەر ناوچەیەکە سووریێ زیانێ بەیەک پارچەیە سووریە و جڤاکە سووریە دەگهینێ. هەروەها وەزیرە لە هەڤاتنا ڕژێما سووریە ئاشکرا کرد کۆ ڕژێمە ئەسەد وێ هەوڵ بەدێ ڕەوشە ژیانە کوردان لە سووریە باشتر بکێ وێ خزمەتگوزاریان و پێویستیان ڕەوشەنبیری و فکری دابین بکێ و ژبلیڤان تشتان ڕژێمە ئەسەد و تشتێکی دن پێشکەش ناکێ. علی حەیدەر دەزانین کو هەبوونا ناستەمەیەکە سەربخوا دە چارچۆڤەیە دەوڵەتە سووریەدا بابەتەکە ڕەتکردیە و بە تو ئاوایەکی حەتاوەکە نەها بە فەرمی بەحسا وێ مژارێ نەهاتیەکردن و بتەنێ پرسێن پێویست بژیانێ هاتنە بەحسکردن. دەربارێک و پێدێ داخوازا فەدرالیە کردبێژ ڕژێمە ئەسەد علی حەیدەر گوت نەخێر پێدا بێ فەرمی و دێجوینن لەگەڵ ڕژێمە ئەسەددا داخوازا فەدرالیەتێ نەکریە و بەرسەوا ڕژێمە ئەسەد دەربارەی وێ داخوازێ خویایە ئەوژی و پێویستە ڕێز لە دەستور وەرێگرتن و یەک پارچەیە سووریە هێلا سۆرە و گوتوبێژیل سەرنایەکردن. وەزیرە لە هەڤاتنا سووریە گۆتجی و پشتی ئەدلبێ چەکدارن ڕژێمە ئەسەد وێ بەرێخەبتنە ناوچەیەن ڕۆژاوای کوردستانەیەن ڕۆژ هەڵاتێ چەمێ فەراتێ. دێ داویدا وەزیرە لە هەڤاتنا ڕژێمە ئەسەد گوت و دەستورێ سووریە وێ لەسەر تەڤایە پێکاتیان وەرێ جیبەجیکردن و ڕژێمە ئەسەد تایبەتمەندیە نادێ توپێک هاتەیەکێ.